سڵاوتان لەبێتوەم کاتتان باش من ڕافیارم گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان لە شارپرێسەوە پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. بڕیاری دامەزراندنەکەی تەندروستی هەڵەبجە ڕاگیرە. وەزیری ڕۆشنبیری ڕایگەیاند گرتنی دزە بچووکەکان گەندەڵی چارەسەر ناکات و دەبێت دزە گەورەکان بگیرێن. هێزە سیاسیەکانی عێراق داوایان لە سەدر کرد بەشداری لە کۆبوونەوەی لایەنەکان بکات. بڕیاری دامەزراندنی 130 کەس لە تەندروستی هەڵەبجە ڕاگیرە. دوای دروستبوونی ناڕەزایەتیەکی زۆری دەرچوان و خۆبەخشانی هەڵەبجە لە لیستێکی ڕاگەیەنراو بۆ دامەزراندن ئەو بڕیارە ڕاگیرە و لیژنەیەکی پەرلەمانی پێداچوونەوە دەکات. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون ئەو 130 کاندیدەی تەندروستی کە بڕیار بوودا بمەزرێن پێداچوونەوەی بۆ دەکرێت و لە ئێستادا بڕیارەکە ناخرێتە بواری جێبەجێکردنەوە. بە گوێرەی زانیاریەکانی شارپرێس نووسینگەی پەرلەمانی کوردستان لە قی هەڵەبجە ئەمڕۆ سەردانی پارێزگاری هەڵەبجەی کرد بە مەبەستی چارەسەری پرۆسەی دامەزراندنی 130 کارمەندی تەندروستی هەڵەبجە و بڕیاریاندا پێداچوونەوە بە کۆی دامەزراندنەکەدا بکرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە خۆبەخشان و دەرچوانی بەشە پزیشکیەکان لە پارێزگای هەڵەبجە گرد بوونەوە و ناڕەزایەتیان نیشاندا لەسەر ئەوەی ژمارەیەک خۆبەخش و دەرچوو بۆ تەندروستی هەڵەبجە دامەزرێنراون کە لە ڕووی نمرە و خزمەتەوە شایستەنین و لیستەکەشیان بە لیستی مەڵبەندی یەکێتی لە قەڵەمدا. وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم ڕایگەیاند گرتنی دزە بچووکەکان گەندەڵی چارەسەر ناکات و دەبێت دزە گەورەکان دەستگیر بکرێت. لەبارەی ئەو ڕێکارانەی کە لە سلێمانی لە بەرامبەر ژمارەیەک بەڕێوەبەری کۆمپانیا و دەڵاڵی زەوی و زارەوە گیراونەتە بەر حەمەی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم لە نووسینێکدا لە فەیسبووکی خۆی ئاماژەی بۆ ئەوە کردووە گرتنی دزە بچووکەکان و دادگایی کردنیان کارێکی باشە بەڵام ئەوە گەندەڵی چارەسەر ناکات دەبێت دزە گەورەکان بگیرێن. ئاماژەی بۆ ئەوەش کردووە دزە گەورەکان هاوشێوەی مێرووی گەورە لە تۆڕی جاڵجاڵۆکە ڕزگاریان دەبێت و مێرووە بچووکەکانیش دەبن بە داوەکەوە. ئەوەش لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەری کۆمپانیا و دەڵاڵی زەویزار بە تۆمەتی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی لە سلێمانی دەستگیر کراون. سعدی ئەحمەد پیرە ڕایگەیاند پەیوەندیەکانی پارتی و یەکێتی وەک هاوسەرگیری کاسۆلیکیەکانە و جیابوونەوەی تێدا نییە. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پەیوەندیەکانی پارتی و یەکێتی لە مێژە خراپ بووە بەڵام هەر کات کە زۆر خراپ دەبێت پێویستە پێکەوە دانیشتن و چارەسەری بکەن. ئاماژەی بۆ ئەوەش کرد پەیوەندیەکانی نێوان ئەو دوو حیزبە ئاوشێوەی هاوسەرگیری کاسۆلیکیەکانە و جیابوونەوەی تێدا نییە. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵۆزی تێکەوت و تاوەکو ئێستاش بە تەواوەتی ئاسایی نەبووەتەوە. هێزە سیاسیەکانی عێراق کۆبوونەوە و داوایان لە موقتەدا سەدر کرد بەشداری لە کۆبوونەوەی لایەنەکان بکات. لە پاش کۆبوونەوەیان لایەنە سیاسەکانی عێراق ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە و ئاماژەیان بۆ ئەوە کرد کار بۆ هێورکردنەوەی دۆخی عێراق بکرێت. پاشان لیژنەیەکی هونەری بۆ زەمینە سازکردن سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمان پێک بهێنرێت. ئاماژە بۆ ئەوەش کراوە لە کۆبوونەوەکەدا پرسی دەستکاریکردنی یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تاوتوێ کراوە. بەشداربووانی کۆبوونەوەکە هاوڕابوون لەسەر بەشداریکردنی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە کۆبوونەوەکانی داهاتووی لایەنە سیاسیەکان بۆ ئەو مەبەستەش بە فەرمی داواکاریەکیان ئاراستەی سەدر کرد. بانکی ڕافیدەین هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە کە پێدانی پێشینەوە قەرزەکان بەردەوامن و هەر کەس پێشتر داواکاری پێشکەش کردووە دەتوانێت بچێت بۆ ڕایکردنی مامەڵەکانی. نووسینگەی ڕاگەیاندنی بانکی ناوەندی عێراق لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت
لەسەر جەملقەکانیان لە پارێزگاکان پارە دابین کراوە بۆ پێدانی پێشینە و قەرزەکان بە فەرمانبەران و خانەنشینان و هاوڵاتیان لە هیچ لقێکی بانکەکەش ئەم مامەڵانە ڕانەگیراون. بانکەکە ئەوەش دەخاتە ڕوو ئەوانەی پێشتر مامەڵەیان پێشکەش کردووە دەتوانن بچن بەدەم مامەڵەکانیانەوە. ئەوەش لە کاتێکدایە کە لە عێراق تاوەکو ئێستا پێدانی پێشینە و قەرزە جۆرە و جۆرەکان بە هاوڵاتیان بەردەوامە و بەڵام ماوەی 8 ساڵە لە هەرێم پێدانی ئەم قەرزانە ڕاگیراون.